ئازیزانی ئێمە لاکوێکن سڵاویمەتان لەبێت بۆ هیواین کە هەموو لایەکتان لەش ساق و تەندروست بن خۆشحاڵین ئەمڕۆژ بە کۆمەڵی بڕگۆ بابەتینیۆ میوانی ماڵەکانتانی بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێننەوەنێ و سوود لا بڕگە و بابەتەکانمان وەربگرن. ئازیزانم کوی پرۆگرامی ئەمڕۆژمان لە عادوو تەوەری سەرەکی پێکدێت تەوەری یەکەممان و سەرتامان باس لا نەخۆشیە ڤایرۆسیەکانەکەین و هۆکارەکانی توش بن بەم نەخۆشیانە و لە هەمان کاتیشدا چۆن بتوانین چارەسەریان بکەین و گەزانین کە لە ئێستادا لە وڵاتی چین ڤایرۆسێک بڵاو بۆتەوانێ و تووشی نەخۆشی زۆربەی و کەسانی لەوێ ئەژین تووشی نەخۆشی کردوون ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە تا چەند پێویستە لە هەرێمی کوردستانیش ئامادە باشی بکرێت بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسە نێتە ناو هەرێمی کوردستان و تا چەند پێویستە لە فڕۆکەخانەکان و مەرزەکان پشکنین بۆ ئەو کەسانە بکرێ و گەشتیارانە بکرێت کێنە ناو هەرێمی کوردستان و ئەوانەشی لە هەرێمی کوردستانەوە ئەچنە دەرەوە بەم بەستی گەشتکردن یاخود بازرگانی کردن چی بکرێت بۆ ئەوەی کە دووبارە گەڕان و ناو هەرێمی کوردستان پشکنینیان بۆ بکرێت و چۆن بتوانین ڕێگری بکەین لەم نەخۆشیە. ئەمە تەوەری یەکەممان. دوا بەدوای ئەوە چینە سەر تەوەری دووەممان باس لە کرێکارانی بیانی و مافەکانیان لە هەرێمی کوردستانەکەین و ئەزانین کە ژمارەی زۆر کرێکار لە هەرێمی کوردستان کار دەکەن و هەرێکیان کارێکی جیا دەکەن و لە چەندین وڵاتی جیاجیاوە هاتوونەتە ناو هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە مافەکانیان چییە و چۆن بتوانین ئەو مافانیان بۆ دەستەبەر بکەین و گەزانین کە لە ئامارەکانی هەموو ساڵێکدا بڵاو ئەبێتەوە چەندین کرێکار لەسەر بیناکانیانەوە ئەکەونە خوارەوە یاخود لە کاتی کارکردنیاندا تووشی ڕووداوی نەخوازراو ئەبن و گیان لەدەست ئەدەن. پێویستە ئەو کرێکارانە چیان لەگەڵدا بکرێت بۆ ئەوەی کە مافی ژیانیان بۆ دابین بکرێ مافی ژیانیان بۆ دەستەبەر بکرێت و لە هەمان کاتیشدا ئەرکی کێیە کە مافەکانیان بۆ دابین بکات لە هەمان کاتیشدا چی بکرێت تا کرێکاران تووشی هیچ ئەگەرێکی نەخوازاو نەبن لە هەرێمی کوردستاندا. ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوودی لەوەربگرن. بەڵێ ئازیزانم ئێستاشە چینە تەوەری یەکەممان وەکوتمان باس لە نەخۆشیە ڤایرۆسیەکانەکەین و هۆکارەکانی بڵاوبوونەوەیان چۆن بتوانین خۆمانیان لێ ڕزگار بکەین لەم نەخۆشیانەوە و خۆمانیان لێ بپارێزین. هەر بۆ مەبەستەش دکتۆر محەممەد عومەر پرۆفیسۆر و ڕاوێژکاری هەناوی لە لامان میوانە. دکتۆر گیان سڵاو لەوێ و بەیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێر هاتیت. دکتۆر باس سەرەتا باسێک لە نەخۆشیە ڤایرۆسیەکان بکەین بزانین ئەمە کام نەخۆشیانە ئەگرێتەوانێ. بەڵێ زۆر سپاس. بێگومان وشەی ڤایرۆس خۆی ئەگەڕێتەوە بۆ ئەو زیندەوەرە مایکرۆسکۆپیە وردانەی کە لە گردونە و لە گۆی زەوی لە هەموو شوێنێکە هەن لە هەوا لە خاک لە ئاو و لە زۆربەی زۆری زیندەوەرە زیندۆکانە هەن. بێگومان ڤایرۆسەکان جۆریان زۆرە بە پێی هەڵگری جۆری ئەو ترشە ناوکەی کە هەیەە دەکرێن بە دوو بەشی سەرەکیەوە جۆرێکیان هەڵگری ترشی بڵین RNA هەندێکیشان ترشی DNA. سیفەتی ڤایرۆس ئەوەیە کەوا ئەچێتە لەشی زیندەوەرێکی ترەوانێ وەکو مرۆڤ یان هەموو شیردەرەکانی تر هەوڵەدات بۆ ئەوەی خۆی زیاد بکات و ئەتیماد بکاتە سەر وزەی خانەی ئەو خانە خوێیە ئەچێتە ینی ئاڕێنەکەی یا دیێنەکەی لەگەڵ ئاڕێنەی لەگەڵ DNA ئەو خانانەی ئەو خانە خوێیە جووتەکات و لەگەڵدا بەشبوونە ئەویش زیاکات. دکتۆر من باس لەوە بکەم بۆچی هۆکار چییە کە هەر ماوە ڤایرۆسێک بڵاوە لە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوانێ بۆ نمونە ئەو ڤایرۆسی ئێستا لە وڵاتی چین بڵاو بۆتەوانێ هۆکاری چیە کە پێشتر نەبوو لە ئێستادا بڵاو بۆتەوە؟ بەڵێ لە ڕاستیە ڤایرۆس وەکو هەموو زیندەوەریش کە توانای خۆگونجاندنی هەیە بۆ دەوروبەرەکەی چۆن مرۆڤ مەسن تۆ کە سەرما دەبێت جل لە بەرەکەی گەرما دەبێ و هۆکاری تر مەلائکەی ئەوی ژوایە بە پێی چواردەوری خۆی توانای گۆڕینی سیفەتە جینەکانی خۆی هەیە. هەر چەند ساڵ جارێک بۆ نمونە هەست بەما ئەەکەین بۆیە هەر چەند ساڵ جارێک بە شێوەیەکی وەبایی لەپڕ لە شوێنێک یان لە چەند شوێنێک لە جیهانە ئەڵین هەزاران کەس توش بوو بەوە. بێگومان ئەمەش لە زۆربەی ڤایرۆسەکانە هەیە بۆیە هەندێک جار دروستکردنی لقاح ڤاکسین کوتان بۆیان ئاسان نییە یان کوتانەکان بەرگریمان ئێنێ تا ڕادەیەک نەک لە 100%. بۆیە بۆ نمونە ئێمە لە ساڵێک کالوانێت چەند جارێک ئەنفلۆنزا بگرین یان ئەم ساڵی گرین بەڵام
ئەوە بەرگریمان نادات چکە ساڵێک کە جۆرێکی تر لە بەکتریا زیاد لە 100 ڤایرۆس ئەتوانێت تووشی هەڵامەتمان کات زیاد لە 100 و زۆر جار ئەو بەرگری وەری ئەگرین کاتێ تووشی ڤایرۆسێگە بین مانای ئەوە نییە بەرگریمانەیە تێ دژی هەمویان ئەوەی کە ڕوویاوە ئێستا لە وڵاتی چین لە ناوچەی ووهان لە ناوچەی هۆبی لە چین ڤایرۆسێکە کە پێڵێن ڤایرۆسی کۆرۆنا وشەی کۆرۆنا خۆی لەوە هاتووە لە کراونەوە هاتووە تاج شێوەی ڤایرۆسەکە شێوەیەکی بڵین سفێریکەڵ خڕی هەیە بەڵام لەسەر ڕووی دەرەوەی شێوەی تیژ وەکو دڕک دڕکی هەیە سپایک لایک بۆیە وشەی تاج یا وشەی کۆرۆنای پێبەخشراوە ئەم ڤایرۆسە تازە نییە لە ساڵی 60ەکانەوە ناسراوە و زانراوە و ینی دۆکمنت کراوە لە زۆربەی حاڵەتەکانە و ئەم ڤایرۆسە زیاتر لە 7 جۆری هەیە 7 گروپی هەیە کە دابەشەکردن بۆ جۆرەکانی ئەلفا و بێتا و گاما و دەلتا و ئەم ڤایرۆسە ناوی پێدەبەخشرێت بە پێی ئەو شوێنە یا ئەو شێوازەی کە ئەیکات بۆ نمونە لە ساڵی 2003 بووە هۆی دروستکردنی جۆرە هەوکردنێکی بەهێز بە تایبەتی لە ناوچەی کۆریا و جنوبی شەرق واتە باشووری ئاسیا و ڕۆژهەڵاتی ئاسیا کە ئەو وەختە ناونرا سارس کورکراوەی وشەی سیڤیر ئەکیوت ڕسپارەتەری سندرۆم واتە هەوکردنێکی بەهێزی کۆئەندامی هەناسە کە نزیکەی لەو کاتەیە لە 2003 و 2004 نزیکەی 8,000 کەس توش بوون و لە ساڵدەی ئەوانە مردن یان نزیکەی 800 کەسی کوشت ئەمە بۆ ماوەی چەند ساڵێکی زۆر دوای ئەوە هیچ شتێکی گرنگ ڕووی نییە هەتا ساڵی نزیک 2012 لە ساڵی 2012 ئەم جاریان لە ناوچەی سعودیە و دەوروبەری ئەم ڤایرۆسە شێوازێکی کە هەوکردنیشکی دروست کرد کە ئەو کاتە ناونرا MERS واتە میدل ئیست ڕسپارەتەری سندرۆم واتە هەوکردنی کۆئەندامی هەناسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دوای زانیان ئەمانە لە حوشترەوە گوێزراوەتەوە بۆ مرۆڤ ئەم ڤایرۆسە ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەتی لە زۆربەی ئاژەڵەکان دەتوانێت توش بکە هەر لە جرجەوە بۆ با بڵین پشیلە سەگ کەروێشک مانگا بەراز ئەمانە هەمووی ئەبن بە خانە خوێت لەو جۆرە زیندەوەرانە کاتێ مرۆڤ لەگەڵ ئەم جۆرە زیندەوەرانە بەرکەوتەی ئەبێ ئایا ئەو کەسانەی کەوا بەخێویانەکەن ئایا ئەو کەسانەی کەوا بڵین کە ئیشیان لەسەرەکەن وەکو سەربڕین وەک پاکردن چاکردن ئەمانە یان لە نزیکەوە نزیکن لیان ئەکرێت بژێزرێتەوە بۆیان زۆر جار ئەم ڤایرۆسانە لەو زیندەوەرانەش نیشانە دروست دەکات ینی لەوانەیە ببێتە هۆی بڵین وەکو کۆکە و ئەمانە لەو ئاژەڵانەیە یا هەندێک جار هەوکردنی کۆئەندامی هەرس دروست دەکات و بێتە هۆی سکچوونێکی لەو ئاژەڵانەیە و سیفەتی ڤایرۆسەکە ئەوەیە لەوانەیە لەو ئاژەڵەیە جۆرە سمتم جۆرە نیشانەیە دروستکە بەڵام کە ئەگوێزرێتەوە بۆ ئێمە لەوانەیە نیشانەکەی جیاواز بێت دکتۆر ئەمەوێت بزانم جیاوازی ئەم جۆرە ڤایرۆس ئەم کۆرۆنایە لەگەڵ ئەو ڤایرۆسانەی تر کە هەیە لە وەرزەکان دابوونیان هەیە ئەمەوێت بزانم جیاوازیان چییە؟ جیاوازیەکە ئەوەیە کە هەر ڤایرۆسە سیفاتی خۆی هەیە هیچ ڤایرۆسێک لە ڤایرۆسێکی کە ناچێت لە شێوازی پێکهاتەی خۆشیە و لەو کردداری دروستکردنی نەخۆشیەکان و نیشانەکانیانە بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئێمە بۆ نمونە لە ساڵەکانی 2009 ئەنفلۆنزایەکی کە خەڵک بە ئەنفلۆنزای بەراز ناوی بیست دوای ئەنفلۆنزای باڵندەیان ناونە ئاینەشت بڵاو بۆ و تۆزە مەترسی دروست کرد و بۆ هۆی لە ناوچوون ساڵانە لە جیهانە یعنی زیاتر لە لەوانەیە 65,000 کەس بەس بە ئەنفلۆنزا بمرێت و بۆ نمونە هەر لەم وەرزەی ڕابردووان لەم چەند سێ مانگ چوار مانگە خۆی بە تایبەتیان ڤایرۆسی ئەنفلۆنزایە و ئەمانە لە وەرزی زستان و بەهارە چالاکترە بنەوە بۆیە لەم کاتەیە کە لای ئێمە و لە زۆربەی ئەو شوێنانی کە ئێستا بڵین کەشوهەوا ساردە زیاترم ڤایرۆسا بینین چالاکە بێت و بە تایبەتی هۆکاری مردن لەمانەیە بریتە لە ڕسپەرەتەری فەیلەر واتە ینی لە دەستدانی کاری کۆئەندامی هەناسە
سەرەتا لەوانەیە تەنها بە شێوەی نیشانەکانی کۆئەندامی هەناسەی سەرەوە دەرکەوێت وەکو ئەوەی کە خۆمان ئەبینین تای هەیە سەری ئێشێ لوتی تەڕە ئەکۆچێ کە پێڵێن هەوکردنی کۆئەندامی هەناسەی سەرەوە بەڵام لە هەندێک کەستا یان لە حاڵەتێکە کە ئەم ڤایرۆسە توانای هێدا بەزێ بۆ خوارەوە بۆ سیەکان ئەو کاتە بێتە هۆی هەوکردنی نیمۆنیا یان ئەوەی بە عەرەبی پێڵێن ئیلتیهاب ذات الرئە و نیشانەکانی قورستر و ناڕەحەتە. دکتۆر باس لە نیشانەکانی کرد ئەمە بزانم کە نیشانی ئەو کەسەی کە توشبووی ئەم نەخۆشیە چییە چۆن بزانێت ئەم نەخۆشیەی هەیە؟ بەڵێ ناتوانانی تەنها بە نیشانەکان بزانی کەسێک تووشی چ جۆرە ڤایرۆسێک بۆ لە 100 چکە ئاماژەم پێکرد زیاد لە 104 جۆری ڤایرس ئەتوانین با بڵێن ئەوەی لە ناو خەڵکی خۆمانە پێڵێن هەڵامەت یان فلو بە ئەنگلیزیەکەی دروستکە کەواتەیەک ڤایرۆس نییە کە ئەو جۆرە نیشانە ناکە نیشانەکان ڤایرۆسی کۆرۆنا بەڵێ ڤایرۆسی کۆرۆنا وەکو ڤایرۆسی ئینفلۆنزا وەکو ڕاینۆ ڤایرس وەکو ڕسپارەتەری سنسیشیل ڤایرس وەکو ئەدینۆ ڤایرس وەکو دەیان جۆری ڤایرسی تر و ئینفلۆنزا و پارا ئینفلۆنزا ڤایرس نیشانەکانیان زۆر نزیکەیەکەوە زۆربەی نیشانەکان بریتین لە بوونی تا سەرێشە بێهێزی و لەشدا هێزان تەڕی لووت کۆکە هەندێک سووتانەوەی قوڕک ئەمە نیشانەکانێتی کە زۆربەی زۆریان بەم شێوەیەیان بەڵام لەو کەسانی بەرگری لەشیان کەمە بە تایبەتی لە مناڵ لە کەسی بە ساڵات چوو لەو کەسانی شەکریان هەیە و کۆنتترۆڵ نین لەو کەسانی کە هەندێک دەرمان وەرەگرن کە بەرگری لەشدا ئەبەزێنێ وەکو کۆرتیزۆنەکان یا هەندێک لەو کەسانی کە دەرمانی چیمیاوی بەکارەهێنن یا ئەو کەسانی کە وەرەمی لیمفاویان هەیە ئەمانە زیاتر دووچاری ئەوە ئەبن کە واتای نەخۆشی تر ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی ئەم ئەبێتە هۆی ئەوەی کە نەخۆشیەکە بە شێوەیەکی قورستر بگرێت یعنی هەموو کەسی قابلی ئەوەیە گە پێشترم ڤایرۆسی نەگرتوێ و بەرگری نەبێ بۆی توش ببێت بەڵام لە کەسێکی تەندروستی بەهێز زاکەرگرفتی نەخۆشی تری نەبێ وەکو خۆمان هەمومان ساڵانە چەند جارێ تووشی ئەنفلۆنزاژە بین و چاگەبین و زۆر زار بێەوە هیچ دەرمانێکی ژوەرگرین بەس بۆ ئەو کەسانی کە بەرگری لەشیان کەمە وەکو ئاماژەم پێکردن ئەوانە بە شێوەیەکی قورسترەی گرن ئەمانەیان دکتۆر باست لە بەرگری کرد سیستەمی بەرگری لەش چۆن وا بکەین کە بەرز بکەینەوە لە ڕێگەی خۆراکەوە بێگومان هەموو کاتێک تەندروستی باش خۆراکی باش هۆکاری گرنگە بۆ ئەوەی بەرگری لەش تەندروست بێت نەک تەنها لە دژی ئەنفلۆنزا لە دژی هەموو مشەخۆرەکانی تر تەنانەت بۆ بەکتریاکانیش و جۆرەکانی تری ڤایرۆسیش بۆیە ئەو کەسێک کە تەندروستی باشە خۆراکی باشە کەم خوێن نییە وەرزش ئەکات کێشی زۆر نییە دوورە لە نەخۆشی درێژخانەکان یا ئەو دەرمانانەی کە هەندێک جار بە ناچاری بەکارەهێنرن بۆ چاری نەخۆشی بۆ نمونە کەسێک ڕەبووی هەیە واتە تەنگە نەفەسی هەیە ناچارە بێ هەندێک جار بۆ حاڵەتی ئەو جۆرە هەستیاری ئەو حساسیەتی هەیەی دەرمانی کۆرتیزۆن وەرەگرێ دەرمانی کۆرتۆزۆن نیشانەکانی ڕەبۆکەی کەمەکاتەوانێ بەڵام لە هەمان کاتە بەرگری لەشی دا ئەبەزێنێ بە تایبەتی گەرە و کۆرتیزۆنە لە ڕێگەی حەبوو دەرزیە وەرگێ بۆیە هەوڵین هەتا بتوانین کەمترین بڕی ئەو دەرمانە بە شێوەی این هەیلەرواتە بە شێوەی ئەوەی کە پمپی پێڵێن خەڵک وەریگرێ بۆی دکتۆر لە ڕێی خۆراکەوە چی بخورێت بۆ ئەوەی کە بەرگری لەشمان بەرز ببێتەوە و نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم توشبی ئەم جۆرە ڤایرۆسانە بین بەڵێ لە ڕاستیە ناتوانین بڵین تەنها بە خۆراک ئێمە ئەم ڤایرۆسانە یان خۆراکتر توش نەبین بەڵام باس کراوە لە بوونی هەندێک خۆراکی باش بە تایبەتی ئەو خۆراکانی کە بڕێکی باش لە ڤایتامین سی و لە دژە ئۆکسیێنەرەکانی تیا کە ئەمەش بە بڕێکی باش لە میوە و سەرچاوە فرێشەکانە هەیە ئەمانە هۆکاری باشن بۆی هەمیشە چونکە بەرگری لەش لە جۆرەخانەیەکە لە چەند جۆرەخانەیەکە خۆی بینێتەوە کە پیان ئەڵین لیفۆسایتەکان کە ئەمانەش جۆری بیوتیان هەیە ئەوەی کە گرنگە زیاتر بۆ بەرگری ڤایرۆسی بریتە لە خانەکانی تی لیمفۆسایت کە ئەم تی لیمفۆسایتانە گرنگن بۆ ئەوەی کە پێڵەن سێڵ میدیێتد ئیمونیتی واتە بەرگری خانە دژی ئەو ڤایرۆسانەیان ئەگەر ڤایرۆسیش بێتە لە شۆ بتوانێت لە ناوی بەرێ و بۆ تەندروستی باشی ئەم خانانش ئەبێ هەموو پێکاتەکانی تری لەش گونجاو بێ و تەندروست بێ بۆیە خۆراکی تەندروست خۆراکی تازە دوورکەوتنەوە لە خۆراکی بەسەرچوو دوورکەوتنەوە لە خۆراکی قوتوو
کە ئەوانە زۆربەی مەوادی وای تایە کە پیاڵن مەوادی حافظە و پریزەرڤەتیڤ بۆ تەندروستی بە شێوەیەکی گشتی زۆر. دکتۆر ئاو خواردنەوە تا چەند کاریگەری هەیە لە بەرگریکردن لەم جۆرە ئاو خواردنەوە وەکو هەموو سەرچاوێکی زۆر سەرەکی لەش بێگومان ئاو یەکێکە لە پێکاتە زۆر پێویستەکان کە ڕۆژانە لەش بۆ زیندەپاڵ بۆ کردداری میتابۆلیزم پێویستی پێیەتی بۆیە مرۆڤێکی تەندروست ڕۆژانە پێویستی لەوانەیە لە لیترێکەوە بۆ 3 لیتر بێت تەڵەن بە پێی گەورە و بچووکی و بە پێی وەرز ئێمە لە زستانە کەمتر ئاوە خۆینەوە لەوە وەرزی گەرمی و هاوی. ئەمە بزان تا چەند وەرزشکردن کاریگەری هەیە لەسەر بەرزکردنەوەی بەرگری لە شووا لامان کاتیشدا تا چەند پێویستە ئەوانەی کە توش بووی ئەم نەخۆشییانن وەرزش بکەن بۆ ئەوەی کە چاک ببنەوانێ. وەرزش بێگومان ئەوە هەمومانەی زانین کە زۆر گرنگە چونکە وەرزش یعنی چالاکردنی و ئەندامی دڵ و بۆرەکان چونکە لە کاتی وەرزشا ئێمە دڵ خێراتر لێ ئەیە سوڕانی خوێن خێراترە بێ پستانی خوێن تۆزە بەرزە بێتەوانێ هەناسە خێرا ئەبێ بڕێکی زۆرتر هەوای پاکش بە تایبەتێگەرە و وەرزشە لە هەوایکی پاکژا بکرێت نەک لە شوێنێکی زۆر داخراوە بڕێکی باشتر ئۆکسجین ئەچێتە لەشەوە کە خۆی لە خۆیان گرنگترین هۆکار بۆ بوونی کاری خانە بە شێوەیەکی دروست ئۆکسجینە لەگەڵ نیوتریشن واتە ئۆکسجین و خواردنەکان کە وەرەگرین سەرچاوی ATP سەرچاوی وزەن وە کاتێک کە وزە باش بوو لە لەشە بێگومان بەرگریش باشە لە کاتی دابەزینی وزەیە لە لەش ئەجا هۆکارەکەی جۆری خواردن بێ کەمی خواردن بێ کەمی ئۆکسجین بێ بڕی ئەو وزەی کە لە خانەکانە بە شێوەی پێڵێن ATP دروست ئەبێت دا ئەبەزێت و ئەو کاتە خانەکان بە هەموو مانایەک ناتوان کارەکانی خۆیان بەڕێکپێکی تەواو. بەڵێ دکتۆر وەک ئەزانین کە لە وڵاتی چین ئێستا ئەم ڤایرۆسە بڵاو بووەتەوە و هەزارەها خەڵک تووشی ئەم ڤایرۆسە بووە. ئەمەوێت بزانم کە لە هەرێمی کوردستان پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ڕێگری لە هاتنە ناوی ئەم ڤایرۆسە بکرێت تا چەند گرنگە لە کاتی هاتنە ناوەوەی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان لە فڕۆکەخانەکان یاخود لە مەرزەکان پشکنین بۆ ئەو خەڵکانە بکرێت کێنە ناوەوەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسە نەهێنن لەگەڵ خۆیان. بەڵێ بێگومان وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد ڕۆژانە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوەی کە پێڵین WHO ئاماری تازە دەرەکات ژمارەی توشبووان چەنە ژمارەی ئەوانی وفاتیان کردووە چەنە ئەو وڵاتانەی کە تازە لیان دەرکەوتووە بەپێی ئاخر ئامار هەتا با بڵێن دوێنێ شەو زیاتر لە 6500 کەس توشبوون بە کۆرۆنا لە وڵاتی چین و نزیکی 104 کەس وفاتیان کردووە بەم نەخۆشیە وە زیاتر لە 13 وڵات ئەم حاڵەتی بە فەرمی ڕاگەیاندووە کە توش بوون بەڵامتان زۆرترین زۆری ژمارەکان لە وڵاتی چینە لە ناوچەی ووهانی هوبی و وڵاتانی تری نزیک ئەوێش وەکو هۆنگ کۆنگ وەکو حتا رووسیا و مالیزیا ئەندەنووسیا ئوسترالیا فەرەنسا حتا دوێنێ یەکەم حاڵەتی توشبوون لە ئەڵمانیاش بە کۆرۆنا ڕاگەیەنرا ئەمریکا تا ئێستا وەک من ئاگایار بم 5 حاڵەت ڕاگەیەنراوە بەڵام یعنی سوپاس بۆخوا خۆشبەختانە تا ئێستا لە وڵاتی خۆمان نە لە کوردستان نە لە عێراق بەگشتی و نە لە وڵاتانی تەنیشتمان وەکو ئێران و تورکیا و بڵێن سووریا و ئوردون و سعودیا ئەمانە تا ئێستا هیچ حاڵەتێک بەڕسمی نەگەێنراوە کەسێک توش بوو بێ بەم جۆرە کۆرۆنایە کە لە ڕاستیە ناوی نراوە NCOV ینی نۆڤڵ کۆڤ ینی ڤایرەسی کۆرۆنای نوێ کە لە یەکەم حاڵەت بەڕسمی لە ئاخر ڕۆژی ساڵی 2019 ئێعلان کرا کە سیویەکی 12 2019 بوو و ئێستش کە ئێمەوە لە مانگی ئێشتایەکی 2020 ئەم حاڵەتە ڕاگەێنرا. بەڵێ دکتۆر باسم لەوە کرد پێویستە چی بکرێت بۆ ئەوەی ڕێ لە هاتنناوەی ئەم ڤایرۆسە بکرێت لە هەرێمی کوردستان؟ بەڵێ خۆی ڕێگریەکان ئەتوانین بڵین چەند جۆرێکن یەکێکیان جیهانیە زۆربەی ئەو وڵاتانەی کە گەشتیان هەیە بۆ چین بە تایبەتی بۆ ئەو ناوچەی کە زۆر تیا بڵاوە گەشتەکانیان وەستانوە چ گەشتی با بڵین فڕۆکە و چ گەشتی شەمەندەفەر و سیارەش و تەنانەت وڵاتی چین خۆی لەو شوێنە کە زۆر بڵاوە ئەوەی کە خۆمان ناوێنین منع تەجەول واتە قەدەغەکردنی هاتوچۆی تا ڕادەیەک ڕاگەیانوە و ئێستا لەو منطقە لەو ناوچەیە و لە ناوچەکانی تریش کە نزیکەی 54 ملیۆن کەس ئێستا لە چین لەو چەند شارە قەدەغەی
هاتوچۆی چوونە دەرەوەیان بۆ کراوە چووکە حتا ئەو حاڵەتانش کە لە یابان و لە رووسیا و لە هۆنگ کۆنگ و لە ئەمریکا تەسجیل کراون دوو شێوازن یا ئەو کەسانن کە پێش ئەوەی نیشانەکانی لێ دەرکەوە سەردانی وڵاتی چینیان کردووە یان بۆ نمونەیەکێک لەو شۆفێرانەی کە لە یابان باس کرا توش بووە پێش چەند هەفتەیەک هەندێک گەشتیاری چینی لەگەڵا بوون کە چوون بە وڵاتی ئەوێ و ئەویش لەگەڵیان نبووە لەوە توش بووە بەڵام ئێستا خەریکە حاڵەتی تریش تۆمار ئەکرێ لەو کەسانەوە کە دووهەم لە کەسی ترەوە توش بوون هەنی مەرجنێ ئللا چوبێ بۆ چین یان کەسێکی چینی لەو شوێنە کە هەی بووە تووشی بوو بێت ئەکرێ کەسێک کە توش بووە لەو با بڵێن وڵاتی چین کە سەفری کردووە ئەگەر بگەڕێتەوە وڵاتی خۆی کەسی کە توش بکات دکتۆر هەر ئەمڕۆ ئەم بەیانیە وڵاتی ئیماراتیش یەکەم حاڵەتی توشبوونی ڕاگەیاند بێگومان ئێمازانین ئیماراتێکێک کە لە وڵاتانەی کە گەشتێکی فڕۆکەی ئێجگار زۆری جیهانی لەسرە بۆیە ئەکرێت گرفتەکە ئەوەیە ئێستا هاتوچۆکان ئەوە خێران بە تایبەتی بەهۆی فڕۆکە لە سەرانسەری جیهانە بە ئاسانی کەسێکی توش بوو لەوانەیە بچێت بۆیە هەندێک وڵات چیان کردووە جگە لەوەی کە ئانوێ گیانی هاوڵاتیانی خۆیان بپارێزن هاوڵاتەکانی خۆیان ئەگەڕێنەوە ینی بۆ نمونە فەرەنسا بە تاریکی تایبەت دەچێت هەرچی فەرەنسیەکانە لەوێ ئەنگەڕێنێتەوە بەڵام کە ئەنگەڕێنێتەوانێ نایەت کردوونی بە دوو گروپی ئەوانەی کە هیچ ناساغ نین و هیچ نیشانی نەخۆشییان لەسەر نییە بە تارەیەک بە جیا چکگەر بێت تو تێکەڵیان کە لەوانەیەکێک لەو بۆ نمونە چەند سەد کەسەی کە لەوێت هەڵگر بێت هەر لە تارەکەی هەموو ئەوانی کەش توش چونکە ئەم ڤایرۆسە لە ڕێگەی هەواوە ئەگوێزرێتەوە لە ڕێگەی کۆکە و پژمین و هەواوە بۆیە جیان کردوونەتەوانەی کە دڵنیان کە هیچ نیشانەیەکی نەخۆشەکەیان نییە بەجیا و ئەوانەی کە شوبهیان لێکرێت شکیان لێکرێت کە هەیان بێ بەجیا وەکە ئەچنەوە وڵاتی خۆشیان یەکسەر ناڵن تێکەڵی خەڵک بن شتێکی پێڵەن کەرەنتین یعنی حجز یعنی جیاکردنەوە خۆی ماوەی فترەی حەضانەی ئەم ڤایرۆسە 2 بۆ 5 ڕۆژە یعنی کاتێ ڤایرۆسەکە بە هەر هۆکارێک هاتە لەشی کەسێکوانێ لە ماوەی 2 یا 3 بۆ 5 ڕۆژە نیشانەکانی لێ دەرەکەوێت ئەمان چیەکەن ئەو کەسانی کە شوپیان هەیە شکیان هەیە هەیان بێت کە ئەیان بنەوە ماوەی 2 هەفتە حجزیانەکەن ئەم 2 هەفتەیە ئەگەر نەخۆشیەکەی هەبێ یان وەری گرتە بێ لی دەرەکەوێت خۆ ئەگەر لە ماوەی 2 هەفتەیە دەرنەکەوت ئەوە بە دڵنیایی ینی ڤایرۆسەکەی دکتۆر ئەمەیە وەکو ڕێنمایی تۆ بۆ ئەو کەسانەی کە لە ئێستادا بگومان لە هەرێمی کوردستان ئەژین و چی بکەن تاوەکو لەم نەخۆشیە بە دوور بن و ڕێنمایی چییە بۆ لایەنانی پەیوەندیدار بۆ ئەوەی کە ڕێگریکەن لە هاتنە ناوەی ئەم جۆرە نەخۆشیە بەڵێ سوپاس پێشەکی ئەوەی کە گرنگە پێویستە هۆکارەکانی ڕاگەیاندن وەکو رادیۆ و تەلەڤیزۆن و سەتەلایتەکان زانیاری دروست بن بە خەڵک چونکە ئەگەر زانیاریەکان دروست دەبن هەندێک جار ئەوەی کە پێڵن فۆبیا یعنی ترسێکی زۆر لە ناو خەڵکە دروست دەکەن کە ئەمە خۆی بخۆی خزمەتی نەتەندروستی و نەخەڵک ناکات ناڵێن ڕاستیەکان بشارێتەوە بەڵام ناشبێت شتەکان بۆ نمونە یەکێ لەوانە چین کە حاڵەتەکە تیا دروست بوو ماوەیە گویستیان بێدەنگ بن لێ بۆی نەبێ بەهرە بۆیە درەنگتر ئەلان کرا لە ڕاستیە خۆی کە توشبوونەکان پێش ئەو سیویەکی 12 بوو 2009 کە ئاماژەم پێ کرد بەڵام هەندێک هۆکاری ئیعلامیش جاری وایە شتەکە ئەوەنە گەورە ئەکەن کە لە زیاتر خزمەت ترسی کوردڵڕاوچێکی زۆر گەورە دروست دەکەن وەکو ئاماژەم پێکرد بە فەرمی وەزارەتی تەندروستی عێراق و کوردستان هەتا ئێستا هیچ حاڵەتێک ئیعلان نەکراوە کە سوپاس بخوا ئەم حاڵەتە هەبێ لامان بەڵام بێگومان وەک بەڕێستان ئاماژدە پێکرد ئەبێ هەندێک ڕێکاری پێویست بگرێتە بەر بۆەوەی نێڵین دروست بێت یان نێڵین بگاتە ئێرە ئەویش ئەوانەیە کە بۆ نمونە ئەو کەسانی کە هاتوچۆی وڵاتی چینەکەن وەکو بازرگانەکان یا هەندێک کەس بۆ خوێندن یا بۆ شتی تر وا باشترە لەم ماوەیە ئەگەر لێرەیە نەچێت تا دڵنیا بن بە تایبەتی ئەو شوێنانەی کە لەسەر خەریتەی وڵات ڕێکخراوی تەندروستی جیهانی شار بە شار ئیشارەتی پێکراوە کە ئەم شارە ئەوە کەسی تیا توش بوو ئەوە بۆ شێوەیە ئەمە یەکەم شتە چووکە کە چوو وەگەڕایەوە حتا ئەو کەسانش کە ئێستا خەڵکێک هەن کوردن
بازێکیان لەوێ ئەژین بۆ ئیشوکاری بازرگانی ئێستا ڕێیان پێنایان سەفەر بکەن چونکە ئەو تێکەڵاویەیە خۆی کە حاڵەتەکە دەگوێزرێتەوانێ ئەوە گرنگترین خاڵەکە ئەگەر بێت و بێگومان لە شوێنە سنووریەکان یا وەکو ئاماژە پێکرد فڕۆخانەکەیان بێگومان هەموو فڕۆکەخانەیەک پزیشک و سنتەری تەندروستی تایە ئەو کەسانێکیان ئەگەر شوپەی لێ بکرێت کەسێک هەوەی هەبێ وا باشترە ئەوەی کە پێڵین کەرەنتین تێکەڵ نەبێت لەگەڵ خەڵک ئەوە گرنگترین دەستەکانە خۆش بێت دکتۆرگیان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد عومەر پرۆفیسۆر ڕایشکاری هەناوی کە بەشێکی ڕاستەوخۆ لامان میوان بوو بەڵێ عزیزانم ئێستاش بینەری هەواڵەکانی سەعادنەوە بین و دواتر بەردەوام بین. مستەفا چاوڕەش ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەک بەتەمەنترین ئەندام سەرۆکایەتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی گشتیەکات لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕاگەیان کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی کە بڕیار بوو ئەمڕۆ بەڕێوە بچێ بۆ ڕۆژی شەممە واتە یەکی شوبات دواخرا. هاوکات فەریدە سەسەر دراگەیان دوای 12 کۆبوونەوە 71 ساعت سەرقاڵ بوون با کاری بەردەوام و تاواوکردنی پێداچوونەوە پرۆژەی پەیڕەوی ناوخۆی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەی پەیڕەوی ناوخۆی کۆنگرە چوارەم تەسلیمی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی ئەکرێ و بەو بۆنێەوە ئەندامانی لیژنەکە سەردانی مەزاری سەرۆک مام جەلالیان کرد. مەسرور بارزانی خوبا تاڵەبانی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر لەگەڵ وەبەرهێنەرانی کوردستان کۆبوونەوە تیایدا گفتوگۆ دەربارەی کارنامەی کابینەی نوێم تایبەت با پەرەپێدانی وەبەرهێنان و گەشە پێدانی ئابووری هەرێم کرا. بە ئامانجی خستنە ڕووی کار و چالاکیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 6 مانگی تەمەنی کابینەکەدا لە شاری هەولێر ڕێکخراوی ستۆپ گفتوگۆیەکی کراوەی بۆ ژمارەیەک پەرلەمانتار و نوێنەری دەستە و وەزارەتەکانی حکوومەتی هەرێم ڕێکخست. بەپێی ئەنجامی توێژینەوەی دەرچوان ئاستی زانستی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی گەشەی بەرچاوی کردووە. سەرۆکی دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیژی و توێژینەوەی زانستیش ئاماژە بەوە کات لە ماوەی 2 ساڵدا 17 توێژینەوەی زانکۆکان لە گۆڤارە بە نێوبانگەکانی جیهاندا بڵاو کراونەتەوە. کاوەڕەشید بەڕێوبەری کۆمپانیای بەرهەمەنەوتیەکانی کەرکووک لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دابەشکردنی نەوتی بەسەر گەڕەکەکان و قەزا و ناحەکانی پارێزگای کەرکووک ڕوون کردەوە. بەوتەی زەرەنگەرانی شاری دۆ کڕیاری زێر بە شێوەیەکی بەرچاو کەمی کردو و بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان زیاتر ئاڵتون و زێڕەکانیان ئەفرۆشن. شارەزایانی شۆکارەکەی بۆ کەمبوونەوەی پارە لە بازاڕەکان ئەگێڕنەوە. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین وەکووتمان تەوەری دۆمان قسە و گفتوگۆکەین لەبارەی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان و مافانە چین کە هەیەە و تا چەند گرنگە ئەم مافانەیان بۆ دەستەبەر بکرێت هەر بۆ مەبەستەش بەڕێز چالاک عەلی سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکاران بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامان کاک چالاک سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێر هاتیت. ئەمێ سەرتا پرسیار لەو بکەین بەکی ئەوترێت کرێکاری بیانی. بەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس. هەموو مرۆڤەکانەوانی کە هێزی بازووی خۆیان بەرامبەر بڕێک پارە فرۆشن ڕۆژانە یا مانگانە لە شوێنێکە بم بە بەکارهێنانی هێز و بازووی خۆیان مائیشەت و ژیانی خۆیان دەستەبەرەکەن بەماناوە تێکێکرد. ئەمەوێت بزانم کە لە هەرێمی کوردستان تا چەند کرێکارانی بیانی بوونیان هەیە ئایا ڕێژەی ئەم کرێکارانە تا چەند هۆکارە بۆ کەمکردنەوەی دەستی کار لە هەرێمی کوردستان بۆ ئەوانەی کرێکاری خۆمانن. کرێکاری بەداخەوە کرێکاری بیانی لە هەرێمی کوردستانە لەشکرێکی گەورە و فراوانە. کرێکاری بیانی لەشکرێکی گەورە و فراوانە لە هەرێمی کوردستانە کە هێزی کاری خۆماڵی لاواز کردووە. ئەم کرێکاری بیانیانە چەند شێوەی چانەیە کاتونەتە هەرێمی کوردستانەوە هەیەە هاوردە کراوە وەکو ئەم کرێکارانی کە بە
پیانەوەترێ بەنگلادیشی نیپاڵی ئەمانیان لێرە ئەمە بە هاوردەکردن هاتوون لێرە ئیشان پێکردن. کرێکارێکی تر هەیە کە ئەو کرێکارانن کە لە ڕۆژهەڵات و ئەوانەوە بە گەشتیاری یەنە هەرێمی کوردستانەوە ئەمانە یەنە هەرێمی کوردستان لێرە کرێکاریەکەن ئەمانە و کرێکاری بیانین بەم چەند شێوەیە کرێکاری بیانیێتە هەرێمی کوردستانەوە کە ئەمانە بە بڕێکپاری کەمتر لە کرێکاری خۆماڵی ئیشەکەن چکە هەندێکیان ئەوانەی کە لە ڕۆژهەڵات و لە ناوچە جیاوازەکانی عێراقەوە یەنە هەرێمی کوردستان ئەمانە معاملاتی ڕسمی کرێکاری ناکەن ینی نایەن بە شێوێکی ڕسمی بێن بڵێن ئێمە بۆ کرێکاری هاتوین ئەمانە بە شێوەی گەشتیاریان بۆیە بە پارێکی زۆر کەم ئیشەکەن ئەمە ژیان و گوزەرانی کرێکارانی خۆماڵی و بیانیشی تێکداوە. کاک چالاک باست لە کەمی پارەی کارکردنیان کرد ئەمە تا چەند گرنگە بزانم ئەم پارەیە ئەم کەمی پارەیە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە خەڵکی دەستی کاری خۆمانی نەوێت تەنها بۆ کرێکارە بیانیانە ئیش بکات کە بڕێ پارەی کەمیان ئەوێت. بەڵێوەکو باسم کرد ئەو کرێکارانی بەداخەوەیانی کرێکارەکانی ڕۆژهەڵاتی لای خۆمان کە هێنە هەرێمی کوردستان ئەمانە بۆ مانگێک دێنە هەرێمی کوردستان بە گەشتیاری دێن لێرە کرێکاریەکەن جا ئەو شوێنی کە ئیشی تیاکەن هەم تیاخەون هەم کرێکارێکی تیاکەن هەم نان خواردنەکەیان لەو شوێنەیە ئەمە ڕێژی کەمتر لە کرێکاری خۆماڵی ئیشی پێکەنم پارێ کرێکاری خۆماڵی ناتوانێت بەم بڕە پارێ ئیشکات چکە خۆتان نەزانن کرێکاران کرێ خانووە دەن تێچووی مەسەفی مناڵەکانیان بژێوی ژیانی خۆیانن ینی ئەمانە هەموو ئەو مەساریفانن کە هەموو ئینسانەکان هەیەە کرێکاری شەرۆک و بە شەریکتر ئەم مەساریفانەیە بۆیە هەم ئیشەکەیان دەست ناکەوێ هەم خەڵکی کە خاوەن کار بەم پارەیش بە کرێکاری خۆماڵی ناکەیانی نایە ڕۆژانی 25,000 بە کرێکارێکی کورد ئەچێ ڕۆژانەی 15 تا 20,000 تا 18,000 یا بە کرێکارێکی بیانی ئیشی پێکە ڕۆژە. بەڵێ کاک چالاکەمەوێ بزانم کە چی بکرێت بۆ ئەوەی کە هاتنە ناوەی کرێکاری بیانی ڕابگیرێت بۆ ئەوەی کە بتوانین دەستی کار بۆ کرێکارانی ناوخۆ زیاتر بکەین. خۆی هەموو دنیا و هەموو موسساتێک بە سیستەماتی کراوە هەموو کرێکارانیش بەشێکن لەوە کە یاسای کاری عێراقیە کە حکوومەتی هەرێم تاکویستا ئیش پێکار لەم یاسایە یاساکەی خۆی بەداخەوە یاسای ساڵی 1970 یاسێکی زۆر کۆنە بەڵام ئەگەر وەزارەت و وەزارەتی پەیوەندیدار و حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان ئیشی جددی بەم یاسایە بکەن ینی وەکو خۆی 100% ئیش پێ بکەن ژیان و گوزەرانی کرێکاران هەندێک باشترە بێنی ڕێژەی نەهامەتێکیان هەندێک کەمتر ئەبێتەوە بەڵام بەداخەوە ئەم یاسایە وەکو خۆی لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێ هەم وەزارەت نەیتوانیەوە ڕێنمایی پێویست و گرنگ بەم یاسایە دەرکە هەم ئەو ڕێنمایانەکە هێنە خوارەوە لە بەڕێبەرایەتیەکان ئیشی پێ ناکرێ لە ئەو موسساتانەی کە پەیوەندیدارن بە وەزارەتی کار یا پەیوەندیدارن بە بەڕێوەبەرایەتی گشتیەکانی پارێزگاکان ئەمانە ناتوانن وەکو خۆی ئەم یاسایە جێبەجێکن بەڕاستی کرێکاران ژیان و گوزەرانیان زۆر خراپە. ڕاستە کاک چالاکەمێ بزانم کە مافی کرێکاران کام مافانن و تا چەند لە هەرێمی کوردستان ئەم مافانیان بۆ دەستەبەر کراوە. کرێکاران مافیان دەستەبەر نەکراوە من بۆ جەنابتم باس کرد بە یاسا ڕێکخراوە یاسایەکو خۆی جێبەجێ ناکرێت کە یاساکە جێبەجێ نەکرێتکەواتە مافەکانێنەوەکو خۆی فەرام نەکراوە من نمونەیە بە جەنابتە دەم کرێکاری ڕۆژانەمانە ئێمە لێرە ئەم کرێکارانی کە ئیشی بیناسازیەکەن هەمومان بەلای عەلوەکۆنەکەی سلێمانیان ڕۆشتین کۆمەڵە کرێکاری زۆر لەو سەرجادەیە بەیانی هەتا ئێوارە چاوەڕێەوە کە کەسێ بیبا بۆ سەریژیا بچینە لای مزگەوتی گەورەی ناو بازاڕ یا لای ڕاپەڕینەوە مۆقعیچکە هەیە کە پڕ لە کرێکار ڕۆژانە بەیانی زوو شەبقی لە دەردی کابراڵە بە مەلاباگانیان دەرەوەی بچن کەسێک بیان بۆ سەرکار کرێکاریان پێ بکە ئەمانە کرێکاری ڕۆژانیان پێوترێ کام کرێکارانە بە هیچ شێوێک دەستەبەر نایانگرێتەوە ینی ناتوان خۆیان دەستەبەرکەن ژیان و حیاتیان تەمین نییە کەسێکی با بۆ کرێکاری بۆ سەر بیناکی خۆی ئەکەوێتە خوارەوە ئەم کەسە لەبەرەوەی دەستەبەر نەکراوە هیچ تەمینێکی حیاتی خۆی نییە نە لە ڕووی مادی و نە لە ڕووی جەسەدیەوە ئەم کرێکاراکێتە خوارەوە پەکەوتا بێ هەتا ماوە بخۆی لە ماڵەوە بێ چکە بۆ لەبەرەوەی دەستەبەر شمولی ئەم کرێکاری نەکردووە پیانەوتێ کرێکاری ڕۆژانەکە ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان ینی لە وێزگە گرنگەکانی ژیانی کرێکاران کە
بە چەندین ساڵە من و بە هەزارانی وەکو من کادر کە لە بوارەیە ئیشەکەین داواکاریمان لە حکوومەتی هەرێم کردووە لە پەرلەمان کردووە لە وەزارەتی پەیوەندیدار کردووە کە زەرور و گرنگە ئاورێک لەم توێژە بدرێتەوە. بێگومان کاک چالاکەمێ باس لە ئەو خزمەت گوزاریانە بکەین کە لەسەر ئیش پێویستە کرێکاران هەیان بێت. بۆ نمونە لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکان کاتێک کرێکاران کار ئەکەن جلی تایبەت بە کارکردنیان هەیە یاخود بەرزکەرەوەی تایبەتیان هەیە بۆ ئەوەی کە بچنە بەرزاییەکان و لەوێ کار بکەن. ئەمە بزانم تا چەند ئەمانە لە هەرێمی کوردستان بۆ کرێکاران دابین کراوە. هەرە بچمەوە سەرەوە یاسایی کە باسمان کردنەوە یاسای تەواوی پێداویستەکانی کرێکاران هەم لە ڕووی مادەوە هەم لە ڕووی پێداویستی خۆیانەوە کە هەمووی لەم یاسایە فەرهەم کراوە کە بێت جێبەجێکرێ. خاڵک لەوانە یەکێک لەو مادانی کە لەو یاسایە هەیە ئەبێ کرێکار لە شوێن کارە پێداویستی سەلامەتی بۆ دابین کرابێ. ینی بە نمونە لە کارگەیەکی شەکە کارگەکان بەپی شوێنی ئیشەکە ینی بەپی ڕێژەی ئەو مەترسیەکە لەو کارگای هەیە. بە نموناگەر لە کارگەیشی ئاسنا ئیشکە نوعێک پێڵاو هەیە کە پێڵاوەکان ئەگەر قورسایەکی زۆریشی بەرکەوێ زەرەر بە قاچخوری ناگەێنێ کابێت لەم کارگەیانە ئەم پێڵاوە بەکاربێنێ. هەندێک دەستکێش هەیە کە ئەم دەستکێشان ناڵێن هیچ شتێک نییە لە دنیای نەسووتێ بەڵام زیاتر پارێزگاری لە دەسوپنی و لە ئیلەکاکە بەد لە هەیە کە پارێزگاری لە ئەمانەکە ئەمانە پێداویستی سەلامەتین کە ئەبێ بە پێی ضرورەتی کارگەکان شوێن کارەکان ئەبێ ئەم پێداویستی سەلامەتیان بۆ دابین کرابێ. یەک خاڵیکە کە هەیە زۆ گرنگە بۆ کرێکاران کابێ فراهم کرابێ کە نییە بەداخەوە ئەویش کرێکارانەی کە دەستەبەریش ئەکرێن لە ساڵ یەکی پارەگەیان بۆ داودەرمان و ئەو سەح و سەلامەیە کە بەداخەوە تاکو ئیستا لە ماوەی 28 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستانە ئەم وەزارەتە پەیوەندیدارە بە کرێکاران نەیتوانیوە ئەمە بخاتە بواری جێبەجێکردن کە کرێکاران دەستەبەرەکرێن ئەبێ ناسنامەیەکیان بیتێ بەم ناسنامەیە لە سا یەکی پارەکەی کە خۆی داوێت ینی خۆی پاری داوە خۆی پاری دەستەبەری داوە لە سا یەکی ئەو ڕێژەیە بۆ سەح و سەلامی خۆیەتی کە تا ئێستا ئەمانیان بۆ جێبەجێ نەکراوە. ینی زۆرێک لە کارگەکان نیانتوانیوە پێداویستی سەلامەتی جێبەجێکن ئەمانش ئەسبابی هەیە. ئێمە بە خۆشحاڵیەوە ماوەی ساڵێک و 3 مانگە لە سلەیمانی سندیکای کرێکاران لەگەڵ قایمقامەتی سلەیمانی جەنابی کاگاوات ئەرکی کێشە لیژنێکی ها بەشمان دروست کردو لەلایەنە پەیوەندیدارەکان کە ئێمە لایەنێکی سەرچین لەو لیژنەیە بەیانی لە هەشتی بەیانیەوە هەتاکو 34 ئاسر ئەم لیژنەیە ئەگەڕێ بەسەر کارگەکانە بۆ ئەوی بزانێ لەکوێ پێداویستی سەلامەتی بۆ کرێکارانە دابین نەکراوە کە زەڕورە ئەبێ هەبێ ئەم کارگانە تووشی لێپرسینەوە و خەرام و ئەوانە بنیانی ئێمە ساڵێک 4 مانگە خەریشی ئەم لیژنەیەین بە دوواداچوونەکەین بۆ. کاک چالاکەمەوە بزانم تا چەند کاتی کارکردنی کرێکاران دیاری کراوە لە هەرێمی کوردستان یاخود ئەو بڕەپارەی کە وەری ئەگرن تا چەند دیاری کراوە تا چەند پێویستە دیاری بکرێت بۆ ئەوەی کە حەقی هیچ کرێکارێک نەخورێت. کاتی کارکردن بەڕاستی بەداخەوە دیاری نەکراوە. کرێکارێک ئەچێتە سەر شوێنکارێک گیشەکە کاری زیاتری پێکەن ینی کاتی زیاتر کاری پێکەن بەڵام خۆی لە ئاسڵا بە یاسا ڕێکخراوە کە خۆی هەموو ئەو کارگە گرنگانی کە نابێ بوەستن 3 شەفت کرێکاری ئیشی تیاکە. هەندێک لەم کرێکارانە ئەتوانن لە 8 سعات زیاتر ینی ئەتوانن ئەو گرێبەستی کەیکە لەگەڵ خاوەنکارە ئەتوانن 12 سعات ئیش بکەن لە خاوەنکارە بەڵام بە سیستەم کاتی ساحەتەکەی جیای کاتی ناخواردنەکەیان بێمانی بۆ دامین کراوێ و ئەبێ پارەکەی زیاتر بێ و هەر کرێکارێک لە کاتی خۆی زیاتر ئیشی پێکرا لە هەر شوێنەکە لە هەر مؤسساتێکە لە ئیش پێکرا ئەبێ 2 بەرامبەر پاری بدرێت. ئێستا بە نمونە مای خۆشحاڵیە کە ساڵی پار برادرانی ئەنجومەنی پارێزگای بەڕێز کاگازاد و پارێزگاری سلێمانی خۆشبەختانە توانیان لە یەکی ئارمان بکەن بە پشووی ڕسمی بۆ کرێکاران بۆ بڕیارەکەش وایە هەر کارگێک بە پێی زەرورە دەگەر کرێکار ئیشی تیا بکە ئەو ڕۆژابێ 2 بەرامبەر پاری باتیانی پاری ڕۆژانی 2 بەرامبەری باتێ هەموو ئەمانە بە یاسا ڕێکخراوە هەمووی سیستەماتی کراوە کە ئەبێ لایەنە پەیوەندیدارەکان بەم شێوەی ئیشکەن. بەڵام وەکو باسم کرد بەداخەوە یاساکەی ساڵی 1970
حکوومەتی هەرێم وەزارەتی پەیوەندیدار ئیشی پێکاتە ئێستا بەڵام وەکو خۆشی 100% ئیشی پێ ناکە و یەک شت ئێمەی خۆشحاڵ کردووە کە چەند مانگێک پێش ئێستا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ لیژنە هاوبەشەکان و لەگەڵ کرێکاران و لەگەڵ چالاکەوانەکانی باری کۆمەلگای مەدەنی کە لەم بوارەی شەکانم و کۆبنەوەیکی فراوان کرا چەند ڕۆژێکی خایانی یاسایەکی تازە هەیە لە حکوومەتی عێراقی ئیشی پێکە لە 2015 دەرچووە ئەم یاسایە هاتوون لێرە ئەم لیژنە فراوانە و کە لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارە کۆبنەوەیان کردووە ئەم یاسایە تعدیلاتێکیان تیا کردووە بووی بگونجێ لەسەر لەگەڵ ڕەوشی هەرێمی کوردستانە ئەمە بەرزکراوەوە بەشکم ومێ دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان و دوایش لە پەرلەمانە یاسایە تەزدیقکردن لە بەرژەوەندی. بەڵێ کاک چالاک لە هەموو وڵاتێک بەو شێوەیە کاتێک کرێکاران بە تەمەنا ئەچن حکومت بڕێک پارەیان بۆ دابین ئەکات وەگەزانین کە کاتێک ئینسان بەرەوە تەمەن ئەچێت توانای کارکردنی کەمتر ئەبێتەوانێ ئەمە بزانام تا چەند لە هەرێمی کوردستان هەوڵ بۆ ئەوە دراوە کە کرێکارانیش وەکو هەر مۆزەفێک کە لە دایرەکانی حکومەتدا ئیشەکەن ئەم بڕەپارەیان بۆ دابین بکرێت لە کۆتایی تەمەنیاندا بۆیە بتوانن بەبێ خەم بژین. یاسای دەستە بەرمانەیە هەر کرێکارێکە لە هەر پرۆژە و شوێنەکە ئیشەکە بێم کرێکارە دەستە بەرکرابێ ڕێژی ئەم دەستە بەرە لە ساحەڤەی موچەی ئەم کرێکارێک لە کارگەی گیش بکات ئەگەر موچەکەی کری ماگانەکەی 300,000 دینار بێ یا 400,000 دینار بێ لە حەڤەی ئەم پارەیە ئەدرێ بە دەستەبەر بۆ کرێکارەکە لە 5 خۆیدا ینی لەسەر موچەی کرێکارەکە ئەبڕێ لە 12 خاڵن کار بۆیدا ئەمە دەستەبەرکردنی ئەمە ئەو یاسایە کە کرێکاری پێ دەستەبەرەکرێ ئەگەر بێت و ئەو کرێکاری یەک ڕۆژ دەستەبەری دابێ و دوایی ئیسابە بوو بێ ئەوە خانەنشینی ئیگرێتەوە ینی ڕێژەی ئیسابەکەی بە پێی یاسا تەواو کرابێ خانشینێکە بەڵام ئەمەش هەر ئێمە قسەمان لەسەریە کەم و کورتی هەیە کە ئاڵێ پیاوە بێ تەمەنی ینی ڕێژەکە ببوورە لەسەر ئەو ڕێژەی ئێمە کێشەمانێکە ئەڵێ بێ ڕێژێکی زۆر بەرز بێ کە خاڵی شتری تایە لە دەستەبەرە کاڵێ ژنە بێ 55 ساڵ تەمەنی بێ و پیا بێ 65 ساڵ بێ ینی خۆتان نەزانن لە وڵاتی ئێمە ئەم ئینسانەکان لەگەڵ وڵاتانی دەروی ئێرەیە فەرق و جیاوازی چۆنە هەر لە ڕووی جەسەدیەوە پیاوێکە گەشتە تەمەنی 65 ساڵیوانەی تر پەچێکێ یا وای لێ وەکو کەسێکی مردووی لێ ئەمانە ئەو کەسانن کە ئیتر پێویستیان بۆ نامێنێ قسەمان لەسەری کابێم ڕێژانە چاکاری تیا بکەن بۆی لە بەرژەوەندی کرێکاران خۆڵی. کاک چالاک وەکە زانین کە ڕۆژانە لەلایەن خاوەن کارانەوە بڵین هەیە کە سوکاتی زۆر بە کرێکارانەکرێ یا خۆت ئەو خانمانەی کە وەکو پیشەوەرێک لە شوێنەکاندا ئیشەکەن دەست درێژیانەخرێتە سەر بەداخەوە ئەمەوێت بزانم کە وەک ئەزانین کە هەنێک جاریش هەیە کرێکاران ئیشەکەن بۆ ماوەیەکی دوور و درێژ کری کارکردنیان نادرێتێ ئەمە بزانم تا چەند سزا هەیە بۆ ئەو کەسانەی کە ئەم جۆرە کارانە ئەکەن وە سزاکانیش چین. هەر کرێکارێک بیانی بێ خۆماڵی بێ کە لەگەڵ خاوەنکارێکە ئیشەکە بێ گرێبەستیکاری هەبێ ئەگەر ئەم گرێبەستیکاری جێبەجێ کردبوو لە ناو گرێبەستیکارە هەموو مافەکانی پارێزراوە هەم لە ڕووی موچەوە هەم ئەگەر کرێکارەکە بیانی بێ شوێنی حەوانە و دانیشتن و ئەم سەلامەتی هەم ئەگەر لە کارگەیکی گەورە ئیشکە خەتەر لەسەر حیات و ژیانیە بێ پێداویستی سەلامەتی بۆ دابین کرد بێ ئەگەر کرێکارەکان گرێبەستی کاریان لەگەڵ خاوەنکارەکانە کردبوو ئەمە بە هەموو شێوێ پارێزگاری لە ژیانی لە موچەکەی لە هەمووانەی جەنابەت باسی کرد کە ناتوانێت نەموچەکەی بخواانە دەست درێژی بکاتە سەری کە بەداخەوە ئێمە ئەم تەجروبەیە ساڵی پار لە هەندێک لە شوێنەکان کە پێم خۆش نییە لێرەوە ناوی بەرم هەندێک لە شوێنە موسسە حکوومیەکان لەم شارەیە کە گرێبەستیان کردبوو لەگەڵ خاوەنکارێکا کۆمپانیایەک بۆ پاکردنەوەشتیوە کرێکارەکان حەقیان فۆتا چکە گرێبەستی کاریان نەکردبوو ئێمە هەوڵماندا لە ڕێی بەکارخستنەوە لە ڕێی جوودی شخصیەوە هاتین ئەم کۆمپانیامان خستە ژێرباریەوەی کە هەرنا بەنیوە قیمەت بەنیوە موچە کرێکی دانیان ئێمە کە کارە سادە کرێکارێک پێویستی بەوەیە بە 300,000 ئیژەکە پێویستە بۆی کە لە کاتی خۆیان پارکی بدیت ئەم کۆمپانیای 4 مانگ تا 5 مانگی ئەم کرێکارانی خوارد بەڕاستی چکە کۆمپانیەکە ئیفلاسی کردبوو سەبەبەکەشی ئەوە بوو
کرێکارەکە لەگەڵ خاوەنکارەکە گرێبەستی نەبوو ئێوە سەبەبێکی تری ئەوە بوو کە خاوەنکار لەگەڵ ئەو بەڕێوەبەراتیە گرێبەستی کردبوو لایەنی سێمیان نەکردبوو بە شاید لە بینیانە ینی لایەنی سێم ضرورەکە با سندیکای کرێکاران بێ گەر سندیکای کرێکاران نابێ بە کاتبی عدل بێ ینی لێرەیە کاتبی عدل هەیە حکوومەت هەیە یاسا هەیە قانونێ کاک چالاکەمێ بزان تا چەند لەم حاڵەتان لای ئێوە تۆمار کراوە بۆ نمونە کەسێک بێ سکاڵا بکات لەبارەوەی کە کەسێک بۆ نمونە مافی خواردووە بۆ نمونە سوکایەتی پێکرۆ دەستدرێژی کرۆتە سەری تا چەند بوونیان هەیە لە لای ئێوە تا چەند ئێوە بەدەم داواکانیەوەنەوە چوون ئێمە دۆسیەمان لایە ئەموو دۆکۆمنتەکان لای ئێمە پارێزراوە هەڵگیراوە بە دەیان و بە سەدان کەس سکاڵای لای ئێمە تۆمار کردووە ئێمەش بە پێی ئیشەکە سکاڵاکەمان بۆ بەرزکردو ینی بۆ معلوماتی جەنابەت و بینەرانیش کرێکارانی ڕۆژانە کە سکاڵاکەن لەگەڵ خاوەنکارەکانیانە کە پاریان خوارد بێ یا حەقیان خوارد بێ چونکە دەستە بەر نەکراوە گرێبەستی کار لە بینیانێ ئەمە ناتوانین هیچ شتێ بکەین ئەمە پێویستە لە ڕێی لیژنێکی خۆمانە ینی خۆمانە ناو لە ئیسلێمای سەندیکای کرێکاران لیژنێکمان دروست کردووە کە لە بەرژەوەندی هەموو لایەک پارێزگاری مافی خاوەنکاریش و کرێکاری ژەکەین هەر کەسی سکاڵا لە ئێماکە هەر بۆ ڕوونکردنەوە بۆی جەنابەت و بینەرانیش معلوماتیان ێمە ساڵی 2018 هەفتا ملیۆن دیناری کرێکارانی خۆماڵیمان کە لە خاوەنکار وەرگرتوتەوە دامانێتەوە بە کرێکارەکە هەفتا ملیۆن دینارە ئەوە لای ئێمە هەندێکی تر هەیە کە لە کارگە شوێنەکانە ئیشەکەن ئەمانەیەن سکاڵاکەن بە پێی یاساکە ئەو کەسی کە لەسەر کار غەتری دیەکرێنی دەرەکرێ بە بێهۆ یا مافەکانی ئەخورەیە پێشێنی مافەکانیەکرێ ئەتوانێت تا ماوەی 15 ڕۆژ بێت لای ئێمە یا بچێت لە دادگای کار کە خۆشبەختانە دادگای کار هەیە بەڵام زۆر فراوان نییە بەس هەیە باشەکەی ئەوەی کە ئەم دادگای کارە هەیە ئەتوانێت تا ماوەی 15 ڕۆژ بچێت لە سکاڵا تۆمارکە و کە بەکارخستن ئەتوانێت پارێزەری بۆ دابین کە و ئێمەش دوو پارێزەری خۆبەخشمانەیە ئەگەن لێ ڕێی ئێمە سکاڵاکە بکە پارێزەرەکانمان بەدواداچوون بۆ کێشەکانیان نەکەن هەتا گەینە ئاسیەوەی کە بە هەر شێوەیەک بێ مافەکانیان بجێڕینەوە کاک چالاک لە هەموو دنیا لە هەموو جیهان هەموو کاتێک کرێکاران کاتێک ئەکەونە خوارەوە یاخود تووشی ڕووداوێک ئەبن یاخود ئەو جلانەی کە لە بەریانایە پێویستە بۆیان دابین کرێت بێگومان بۆیان دابین ئەکرێت لێرە کێ بەرپرسە لەی و ئەمەوێت تا بزانام تا چەند ئەم مافانیان بۆ دابین کراوە من باسم کرد وتمان ئەگەر کەسێک بەرکەوتە ببێ بە پێی ئەو یاسایی کە ئەگەر دەستەبەرکرابێ ژیانی تەمینە بەینی خانەنشینی بۆ برێتەوە بەڵام ئەگەر وانە بێت ئێمە دۆسیەماندایە کە لە ساڵانی ڕابردووە کرێکار هەبووە لە شوێنی کار کەوتوتە خوارەوە ئەم کرێکارە بیانیش بووە لە ئەو لیژنەی کە هەمانە توانیمانە زەخت لە خاوەنکارەکە بکەین یعنی ئیسا بە نمونە جەنابەت لێرە کارگێ پرۆژەیەکی گەورە لە سلەیمانی لە 2016 حەڤەیە چەند کرێکارێکی لەسەر پرۆژەکە کەوتە خوارەوە دوو کرێکارێکیان جاین لە دەستدا خەڵکی سووریا بوو عەرەب بوو دوو کرێکاریشان بەرکەوتە بوون ینی کەمەندان بوون خاوەن پرۆژەکە لە بەرەوەی دەستەبەری نەکردبوون ئەگەر بچوایەتە قانونەوە ڕاستە مافەکانیان وەرەگیرایەوە بەڵام درێژەی ئەکێشە پێی ئەچوو احتیمال بوو ساڵێکی پێ بچوایە ئێمە لە ڕێی لیژنەیەکەوە کە لایەنی پەیوەندیداریش بەشدار بوو لەو لیژنێ گفتوگۆمان لەگەڵاکردن و کرێکارانی کە کەمەندان بوونی یشان کەمەندان بووە خانیشی بۆ کڕی بووی تیای بحەسێتەوە ئەوەی تیشان کە جاین لە دەستدا بوو مەسرفی تازەکەی و بردنەوە تا گەشتەوە شوێنی خۆی و ئەمانی هەموو بۆ کرا کە بەداخەوە ئەمە من باسیەکەم ئەمە ئێمە کردومانە ئێمە خزمەت و بەرژەوەندی کرێکارەکانمان پاراسۆ بەڵام من لی بەداخم کە ئەما بێ یاسا ئەمە جێبەجێ ینی پێویستە ئەم کارگەیە ئەم کرێکارەی دەستەبەر کردە کە بەداخەوە نەیکردووە پرۆژێکی گەورەش بوو لەم شارێ کاک چالاک وەکە زانین تەوەری پێشترمان باسمان لە ڤایرۆسی کۆرۆنا کرد ئەمەوێت بزانم تا چەند گرنگە ئەو کرێکارانەی یەنە ناو هەرێمی کوردستان پشکنینی سەلامەتی تەندروستیان بۆ بکرێت یاخود کە ئەڕۆنەوە ئەگەڕێنەوە دووبارە پشکنینیان بۆ بکرێتەوە بۆ ئەوی بزانن کە هیچ حاڵەتێک لەم حاڵەتانە بوونی هەیە و ڕێگری لێ بکەن بۆیە بێتەوە ناو هەرێمی کوردستان بەڵێ ئەو کرێکارانی بە ڕسمی داخلی عێراق و هەرێمی کوردستانە بنوەکو ئەو باسم کرە و کرێکارانی کە هاورداکرێنیانی
نیپالی و بەنگلادیشی ئەمانی کە لە دەروی وڵاتیان ئەمە خۆشببختانە لە ڕێی ئیقام و ئەوانەوە بێ هەموو پێداویستەکانیان جێبەجێکردویانی ئەبێ یەکێک لەو پێداویستیانەوەی کە ئەینێرن بۆ فاسی خوێن و لای خستەخان و ئەمانە ئەم فاسانیم بۆ کرابێ و لە ڕووی جستەیەوە تەواو بێم کارە بەڵام بۆ جەنابتم باس کرد بیدایەتی بەرنامەکە باسمان کرد خەلەلەکە ئەمە نییە ئەمە جێبەجێ کرێخەرلەکە ئەوەی ئەو کرێکارانن کە بە گەشتیاری داخلی هەرێمی کوردستانە بنیانی تۆ سیر کە ئێمە لە دوو کەمپ هەیە لە ناوچەی سلێمانی کە پڕ لە ئاوارە سری ئەم ئاوارانەکە بەیانی ڕۆژە بێتەوە بە خۆیان و بە ژمیان و بە مناڵیان وێن دەرەوە بۆ پیاکردنی بژێوی ژیانیان ینی هەو پەنابەنە بەر هەموو شتێک پیاوەکانیان پەنابەنە بەر کرێکاری ژنەکانیان بەرامبەر پەنابەنە بەرامبەر کە لە ئەیبیرین لە ترافیکانە گوڵە فرۆشن و کرێنسە فرۆشن ئەم شتانە فرۆشنیە ئەچەند پاکەرەوە کرد لە شوێنەکانی ئەویشانی تر بە مناڵەکانیان نەکەنیانی ئەم خۆی مشکیلەکە لێرەوە دەستپێکە مشکیلەکە لەوە دەستپێکە کە لە ڕۆژهڵاتەوە کرێکاران خەڵک دێت بۆ هەرێمی کوردستان بە ناوی گەشتیاریەوە دێت کە تەماشاکی ئەمانام و وەستای کاشی وەستای دار و تەختە و کۆنکرێت و دیوار و ئەرز و ئەمانە هەمویانیان لە وڵاتی ئیشەکەن بەڵام سەرەتا لە حدودەکانەوە کە داخل بوون بە ناوی گەشتیاری و داخل بوون بە ناوی کرێکاری و داخل ئەمانن کە ڕەوشی کرێکارانەکانیان تێکداوە هەر کەس کە بە یاسایی دێت و لەگەڵ کرێکارانی خۆماریەوە شتێکی تر هەیە لەسەر کرێکاری بیانی کە پێویستە لایەنی پەیوەندیدار ئەم خاڵە جێبەجێکە کاتی خۆی حکوومەتی عێراق بەڵێننامەیەکی نێودەوڵەتی واژۆ کردووە کە ئەم بەڵێننامە نێودەوڵەتیە عێراقیشی چکرد لەوانە بەپی ستاندەری نێودەوڵەتی بە کرێکار لە عێراق و هەرێمی کوردستانە هەبێت ستاندەری نێودەوڵەتیەوەیە کە هەر پرۆژەیەک کرێکار ئیشی تیاکە بێت لە سا هەشتای خۆماڵی بێت لە سا بیستی بیانی بێت ئەمە ستاندەریشی نێودەوڵەتی حکوومەتی ڕژێمی ڕووخاوی پێشوو ئەمەی لە عێراقا تەزدیق کردووە و پابند عێراقی پابند کردو بەم یاسایەوە و ئەو لە سا بیستەش کە ئیشەکە ئەبێ فەنی بن یعنی بێ هەر یەکێک لەو کرێکاران دەکێکاری خۆماڵی ئیش پێ بکە ئەگەر ئەم یاسایە و جێبەجێ کرد ئەتوانی یاسایی گرێبەست جێبەجێکی ئەتوانی یاسایی پێداویستی سەلامەتی جێبەجێکی سەح و سەلامەت جێبەجێکی ئەتوانی هەموو شتانە جێبەجێکی بەڵام بەداخەوە خۆت و کە یاسایەکە جێبەجێ نەکرد وردەوە داوانی کەش بەرە و کاڵبوونەوە و کەمبوونەوە کاک چالاک مهم ساڵم تا چەند لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی تایبەت بە پاراستنی مافی کرێکاران هەیە و تا چەند بوونەتە هۆکارێک بۆ ئەوی مافەکان بۆ کرێکاران دابین بکرد ببوورە وەڵا لە پتێنەگرت ڕێکخراوەکانی تایبەت بە مافی کرێکاران تا چەند لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و تا چەند بوونەتە هۆکارێک بۆ ئەوەی کە مافەکانیان بۆ دابین بکەن خۆی ئەو ڕێکخراوەی کە گرنگ و کاریگەرە و ئیجازەی ڕسمی و عێراقی و هەرێم و نێودەوڵەتیمانەیە یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستانە کە لە هەرێمی کوردستان لە هەموو مەحافەزەکانی ئێمە ئەم سندیکای کرێکارانە کۆی کردوێتەوە بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە و ئەم سندیکایە یەکێتی سندیکاکانی کرێکارانە کە حەو سندیکایی پیشەی لە خۆیەگرێ هەر یەکێ لەم سندیکایانە بە دەیان و بە سەدان پیشەی لە خۆ گرتووە تەصنیف کراوە هەمووی لە عێراقیش هەر بەو شێوەیە بەڵام لە هەرێمی کوردستان ڕێکخراوی تری هاوشێوەی ئێمەنا بەڵام ڕێکخراوەیە بۆ داکۆچیکردن لە مافی کرێکاری بیانی ڕێکخراوی تر هەیە داکۆچیکردن لە کرێکاری بیناسازی داکۆچیکردن لە کرێکاری ڕۆژهەڵات هەموو ئەمانە هەیە ئێمە بە خۆشحاڵیەوە من باسیانی من وەکو خۆم باسیەکەم کە مەسووی لە سلێمانی سندیکای کرێکاران هەمیشە باسم کردو کە پێم خۆشە ئێمە هەموو ئەم ڕێکخراوانە و لانی ڕێکخراوی ئۆپۆزیسیۆن هەیە کە داکۆچی لە مافی کرێکارانەکە و من هەمیشە باسم کردووە و ئەمە پەیامی منە لێرەوە و دەیانی کەش ئەم پەیامم گەیاندووە یەکێتی سندیکاکانی کرێکاران ماڵی هەمومانە و هەموو ڕێکخراوەکان توانین لێ کۆبینەوە بۆی بتوانین زۆرترین مافی کرێکاران بەدەستبێنین یعنی ئەم پەردەوازەی کە هەر کەسێک لە لای خۆیەوە داوای مافی کرێکارەکە ڕاست ئێمە لە حاڵەتە گرنگەکانە یەکگرتوین و یەکدەنگین بەڕاستی وار بۆ نمونە چەند هەفتێک پێش ئیستا کۆربەندێک گیرا کۆڕێک سیمینارێکی گرنگ گیرا لەسەر مافی کرێکارانی بیانی کە
لەگەڵ جەنابی وەزیرا بوویم هەمومان لێوێ بووین هەموو ئەو ڕێکخراوانی کە داکوچیکارن لە مافیکرێکار بە بیانی و بە خۆماڵی بامشتێکەوە هەمومان بە یەک دەنگ بە یەک شێوە داوامانە کرد کە ئەبێ مافیکرێکاران بەم شێوە پارێزراو بێ ژیانیان پارێزرا بێ سەلامەتیان هەموو شتێکیان پارێزرا بێ بەڵام باشتر وایە کە من دەرگای ئەو سندیکای کراوەیە کە ماڵی من نییە ماڵی هەموو کەسێکە و هەموو کرێکانن بە تەواوەتی مافی ئەویان هەیە بێنە ئەوێ و هەموو ڕێکخراوەکانیش بە تەواوەتی مافیەوان هەیە بێن لەوێ هەمومان بێکۆ بتوانین ینی هێزێکی زیاترمان ئەبێ توانایشی باشترمانە بێ توانین زۆرترین ماف بەدەست بێنین بۆ کرێکاران جاگەر بیانی بێ یا خۆماڵی بێ بەڵێ بەو هیواین کە مافەکانیان هەموو کات دەستە بەر بکرێت کاک چالاکەمێت باسێک لەوە بکەین سەرتا باست لەوە کرد کە هەندێک شوێن هەیە کرێکاران تێیدا کۆ ئەبنەوە و هەل لە بەیانی زۆ ئەچنە ئەوێ چاوەڕی ئەوەکەن کەسێک بیان با بۆ کارکردن ئەمە بزانام تا چەند لە هەرمی کوردستان گرنگی دراوە بەوەی کە تاکە شوێنێک هەبێت کرێکاران لەوێ کۆ ببنەوە و ئەو خاوەنکارانەشی کە پێویستیان پێیانە پشنە ئەو شوێنە و کە شوێنەکە شوێنێک بێت شایستەی ئەوان بێت بتوان تێدا بحەوێنەوە نەگەوەی کە لەسەر جادا ڕۆژانە ئەیان بینین لە شوێنێکی نەشیاودا پاڵکەوتون یا خۆ دانیشتون چاوەڕێی کارکردن ئەکەن تا چەند پێویستە ئەم شوێنە هەبێت لە هەرێمی کوردستان خۆی لە ڕاستیە شتێکەیە ئەو کرێکاران زۆترین ئەو کرێکارانی کە ئەیان بینین لەسەر جادە لە شوێنەکان ئەمانە ئەو کرێکارانن کە بۆ ئیشی بیناسازی یەنە دەرەوە ینی چاوەڕێوەکەن کەسێک پرۆژی بچوک بچوشی هەیە لە ماڵەوە کۆنکرێتێکەکە دیوارێگە ڕوخێنێ ژوورێک دروزەکە شتێکەکە ئەمە نام و چاوەڕی ئەماکەنم ئیشانە بکەن هەشیانە چاوەڕێواکەن کە ئەیان بی ئیشی کاشی چەند ڕۆژێک لە ماڵەکانە ئیشەکەن خۆی ئەمە کولتورە لەم شاری سلێمانیە جەنابتان نەزانن لە لای مزگەوتی گەورە کۆڵانێکی شوێنێکی پێڵەن کۆڵانی محکەمەی کۆن ئالەیە چاخانی کرێکارەکانی لێ و هەر لەو شوێنێ ئێمە بەشێکمان هەیە بە ناوی کرێکارانی بیناسازی لەوێ زۆرێک لە کرێکاران ڕۆژانە لە دوای کارەکانیان لێوێ کۆبنەوە ئەمە کولتوری سلێمانیە کە کرێکاران لەوێ کۆبنەوە بەڕاستی خەڵک فێر بوو ینی ئەگەر کەسێک لە ماڵەوێتە دەرەوە پێویستی بە کرێکارە بێ یەکسەر بیرەکەوێتەوە کە ئەچێ بۆ لای مزگەوتی گەورە لەوێ کرێکارێک لەگەڵ خۆی با بۆ سەر ئیش ڕاستە لەبەر ئەوەی شار فراوان بۆ گەورە بووە ئەمە تەشەنەی کردووە کە هەمومان ئەیبینین لای ئەلوە کۆنەگی سلێمانی کۆمەڵێکی زۆر کرێکار کە بەداخۆ هەمیان وەکو جەنابەت باسیەکەی مقەبایەکیان داناوە ڕاکشاو لەسەری چاوەڕێواکەن هەر بەداخۆ لای کۆنەکەی سلێمانی ناویان لێ نابوو ئوتێل مەقەبا زۆربەی کرێکارەکان لەوێ بوون و وەکو بەڕێستەڵی لەسەر مەقەبا دائانیشتن و لە شوێنێکی نەشیا و بەسەرما و بەگەرما بەداخەوە چاوەڕێی کارکردنیانە بەڵێ لە سەرچناریش ئەم شوێنە هەیە لە ناو بازاڕێکی سەرچنار و لای تاسوجەش شوێنێکی تر هەیە کە ئەم کرێکارانی تیا کۆبنەوە ینی ئەمە جێی داخە بەڕاستی ئەمە کللتوریشە لەم شارەیانی ناتوانانی زۆر زەخت بکەی لەوەی کە ئەم کرێکارانە لە بەرمزکەوتی گەورە لابەری چکە وەکو باسم کرد کولتورە بەڵام ئێمە پرۆژەیەکمان هەیە بەڕاستی لەگەڵ لایانی پەیوەندیدارا قسەمان کردووە ئیشەڵا لە ئایندەیە ئەم پرۆژەیە لایانی پەیوەندیدار دەعممان بکەن پشتیوانیمان بکەن لەم پرۆژەیە ئەتوانین کرێکاران کۆ بکەینەوە لە تاوی سلێمانیا کرێکار لە دوو شوێنە کۆ بکەینەوە ئەم دوو شوێنە جێگا و ڕێگایان بۆ دروستکەین ئەوە بتوانن تای بحەسێنەوە تای بحەوێنەوە ئەمە لایانی ئیجابی زۆرتیایە ئەم پرۆژێ هیچێک لەوانی کە یەکەم ئەم دیاریدێ نایالی لەسەر جادە ینی کرێکار هەستەکە بوونی هەیە هەستەکە خاوەنداری هەیە کە حکوومەت و لایانی پەیوەندیدار بە خاوەنداریتی بکە خاڵێک کەژەوەی کە ینی تەسنیفەکرێن ڕێگەخرێن ئەگەر کرێکارێک بیانی بێتە ئەو شوێنە ئیشکا بێ بچێ معاملاتی یاسایی خۆی بکە کە ئەمە کرێکارە چکە ئەمە لە بەرژەوەندی خۆیەتی چەند مانگێک پێشیسا من کرێکارێک هاو بۆ لای ئێمە بۆ موەسسەکە ئێمە باسی کرد کە پەنجێکی قرتاوە منیش پێم وتم جەنابەت وتی من خەڵکی ڕۆژهەڵاتم وتم معاملاتەکەتم بەرێ کە بزانم بە شێوەی وتی وەڵام من بە گەشتیاری هاتووم بەداخەوە ینی من زۆر پێم تاسیر بووم کە ئەم کەسە بە معاملاتی گەشتیاری هاتوتە ئێرە چۆ لە کارگێکیدا ئەلمنیۆم ئیشی کردووە پەنجەیەکی بەر مشارەکەکەوت و بڕابوو کە ئەمە هیچ یاسایەک شمولی ناکەنی هیچ کەسێک خاوەنداریەوە ئەویش ناتوانێت سکاڵا لەسەر کەس تۆمارکە چکە یەکەم خۆی مخالیفە کە داخلیێنین کوردستان بووە
دووهەم بە مەخالەفە چۆ لەو کارگەی ئیشی کردووە یعنی بە پارێک کەمتریش ئیشی کردووە نەگرێ بەستێکی کردووە نە معاملاتی یاسایی کردووە نەخۆی ئەتوانێت سکاڵا بکە نە حکومەت ئەتوانێت هیچی بۆ بکەن نە ئێمەش ئەتوانین بەڕاستی چکە خاوەنی نییە لە هیچ ڕوویەکەەوە خاوەنی نیەمە و ئەم شوێنین باست کرد ئەگەر ئەم دوو مۆقعی کە لە پرۆژەمانەیە لایانی پەیوەندیدار کە خۆشببختانە کاگاوەتی جناوی قایمقام لێمان هاتوتە پێشەوە ئامادەی تایە کە هەموو هاوکاری و کاراسانیەکمان بۆ بکە ئەگەر ئەمە بخینە باری جێبەجێکردنەوە ڕەنگە ڕێژێکی بەرچاو لەم دیاردیە لە سلەیمانیان نێڵین بەڵێ دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادە بوو سپاس بۆ زانێرەکان بڵێ سپاس بۆ کاک چالاک سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکاران کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە لامان میوان بوو بەڵێ ئازانم وەگە زانین کە ماوەیەکی زۆرە یاریزانانی هەرێمی کوردستان لە یاریە نەودەوڵەتیەکان ئاستی باش بەدەست ئەهێنن و هاوکارمان کاروان لە کۆیە راپۆرتێکی لەسەر ئەم بابەتە بۆ ئامادەکردوون بابێ کۆبینەری بین و جاتر بەردەوامە بین. سلااو لێوە سلااو لە بینەرانی کەنالی یاسمانی گەلی کوردستان دیارە ئێمێسە لە هۆڵێکی لەشجوانین لە شاری کۆیە هاوڵاتیان و چینی توێژەکان بە مەبەستی دابەزانی چێژ و بۆ تەندروستێکی باش ئێستا بەڕێژەیەکی بەرچاو ڕوو لە هۆڵەکانی لەشجوانی دەکەن و ئەمڕۆ کامنەوتەوەری دەمەوێت لەگەڵ ئێوە بینەران باسی بکەم یەکێک لە یاریزانە لاوەکانی شاری کۆیە کە تەمەنێکی کەم بەڵام توانیوێتی دەنگ و سەدایەکی باش لە هەرێمی کوردستان بۆ خۆی پەیدا بکات کە بۆ دووەم جار دوو نازناوی گرنگی بەدەستێنەوە لە سەراستی هەرێمی کوردستان توانیوێتی پلەی دووەم بەدەست بێنێت من ئێستا و گەنجەم لەلایە و دەمەوێت لە نزیکەوە گفتگۆ لەگەڵ خۆیان بکەم بەڕێز سەیوان کەیوانە بەڕێز کاک سەیوانم کاتت باش ئەگەر بیتێرۆ بۆ ئەم دیمانەیە زۆر سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی ئەگەر بیتە پێشەوە بەڵێ دەمەوێت سەرەتا بە کوتەیەک خۆت بناسێنی بە بینەران. من سەیوان کەیوان یاریزانی لەشجوانیم کە بە ماوەی 2 ساڵە یاریەکەم توانیمە بەشداری دوو پاڵەوانێتی بکەم یەکێک لەو پاڵەوانتیانە بە پاڵەوانتی سلێمانی بوو کە توانیم لە بەش فیزیکادا بەزم توانیم پلەی سێم بەدەست بێنم دووەم پاڵەوانتیشم پاڵەوانتی کوردستان بوو کە توانیم پلەی دووەمیش دەو بەدەست بێنن لە بەشی بۆتی کلاسیکا دابەزیم بەسەر دەستی مامۆستاکەیوان دەست خۆشی لێ دەکەم. بەڵێ کاک سەیوان تۆ کە بیدایەتاتیە ناو دنیای وەرزش و لەشجوانیەوە چۆن هەوڵت بۆدا و گەیشتووی بە واستەی کە ئێستا کە خەون و خولای خۆت بوو لە ڕابردووە؟ من بیدایە کە هاتمە ناو ئەم وەرزشەوە ینی ئامانجم تەنیا ئەوە بکە لە شولارێکی جوان و ماسوکەیم هەبێ بەڵام کە گەیشتمە ئاستێکی کە لە شێکەڕێکم هەبێت تمەحی بتوڵاتم بۆ دەرچوو ئەویش لەس بە یارمەتی مامۆستاکەیوان کە توانیم بەژایی دوو پاڵەوانتەکەم بکەم کە ئەوی باسم کرد ئەنجامێکی باشمە و ئیشەڵا لە داهاتوودا بەتەمام بەژاری پاڵەوانتی گەورەتر بکەم بە پشتیوانی خوا و سەدەستی مامۆستاکەیەوە. باشە ئەو نازناوانێکەوە تۆ بەدەستێناوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان چ نازناوێکن و دەتەوێت لە داهاتووە بەشداری چ نازناوێکتر بکەیت؟ من لەسەر ئاسی هەرێمی کوردستان توانیم بە پاڵەوانی کوردستان کە پلەی دووەم بەدەستێنە ئیشەڵا لە داهاتووەدا یان لە 2020 ئەم ساڵدا بەتەمام بەژاری پاڵەوانتی ئێرا بکەم و باشە ئەگە وەرزشکارێک سەرەتا دەست پێ بکات بە یاری لەشجوانی پێویستە چ هەنگاوێک بنێت خۆی بە دوور بگرێت لە چی بۆی لە شولارێکی تەندروست و باشی هەبێت؟ وەرزشکار کە یەکەم جا پێ دەستکا بە یاری دەبێت پرۆگرامی خۆراکی ڕێک بخە کاتێکی سابت دانێ بۆ یاریکردنەکەی و لە زۆر لە هەنێشت دوورکێتەوە بۆم نە لەوانە لە کوهۆل و ئیتر نیکۆتینەکان دوورکێتەوە و کاتی زیاتر بۆ وەرزشەکەی تەرخانکە و پرۆگرامی خۆراکی ڕێک بخە. لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی دراوە بە یاری لەشجوانی کە وەک تۆ بەژارت کردووە لە بتۆڵەیە ئایا لە ئێستاە ئێمە وەکو هەرێمی کوردستان لە سەرتایان یان هەنگاوی زۆر باش نراوە؟ وڵی وەک ئیتیمامدان بە یاری لەشجوانی لە سەرەتایە زیاتر یاریەکانی تر تومەزەم یاریە فەرتیە یاریەکانی تر ئیتیمامی زیاتر و ینی وەک چۆن بڵێن بایەخی زیاتری پێدرێت لە چاو یاری لەشجوانیەوە. ئێستا لە هەرێمی کوردستان کە خەڵکانێکی زۆر ڕوو لە هۆڵەکانی لەشجوانی دەکەن بە مەبەستی دابەزانی کێش هەمووە لەشجوانی ئەو خەڵکانێک کە دێن زیاتر بە خولیایان چییە لەشجوانیەکە یاخود دابەزانی کێشەکەیە؟ خۆی ئەو کەسانی کە دێنە قاعەوە دێنە هۆڵە وەرزشیەکانەوە بە هەنێکان دێن بۆی ماسوولگەیەکی لەشێکی ماسوولگەی جوانی بۆ خۆیان دروستکەن هەنی بەشی دۆمیشیانێکیان دێن کە لێژی ینی دوور بن لە نەخۆشی چاوری زیانبەخشەکانی لەشیان فڕێبن ئەین لەشێکی ڕێک بۆ خۆیان دروستکەن
هەردوو لایەن وەک یەکە هەردوو لایەن دەیانێت ڕێشێکی جوان بخۆیان دەستە بەرکەن بەس یەکیان کێشی خۆی دادەبەزێنێ ئەوەی تریان کێشی خۆی سەرف لە شارەکانی هەرێمی کوردستان ئێستا ئەم وەرزشە بۆ چ ئاستێک هەنگاو دەنێت ئێستا ئەم وەرزشە زۆر بەرەو پێشەوە چووە لە چاو ساڵانی ڕابردووە چەند پاڵەوانیشمانەیە بەشداری بتوڵی دەرەوەیان کردووە ئەنی ئاستێکی زۆر بەرزی بەخۆیەوە بینیوە ئەم وەرزشە لە کوردستان لاەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری و وەرزش و لاوان تا چەند گرنگیان بە وەرزشەداوە ئێوە کە بەشداریەکە لە بتوڵەکان تا چەند ڕازین لە ئەدای دادوەر و نابژوانەکان کە لەبێن وەڵی لایەنە پەیوەندیدارەکان ڕاستی ینی چۆن بڵێم ئیتمامێکی کەمتریان داوە بە وەرزشە بەس لە دادوەرەکان زۆر ینی تا حەدێ باشن بە گونجایی ڕایەکان حەقی خۆ حەق دەدەنە یاریزانەکان حەقی تاوایان پێ بەخشن بەس وەک لایەنی پەیوەندیدار بۆ پاڵەوانکەکانی ناو کوردستان و ئیتر دەوروبەری کوردستان و بگرەدەرەوەی کوردستانیش تۆزە خراپ باشە یاریزانێک کە بوێت لە شیولاری خۆی ڕێک بخات و جوان بکات ئەو کاریگەریانە چینکەوە بەهۆی دەرمانەوە لەشی خۆی جوان دەکات و ئەو لایەنە باشانە چینکەوە بەهۆی ڕاضەیەشی تەندروستەوە لە شولاری خۆی ڕێک دەخات وڵی وەک خوارد بەکارێنانی دەرمان و ئیتر پڕۆتین بێ یان هەر چۆلە موادێکی تر بێ بە هەموو لایانی باشیە و لایانی خراپیشیە بە ئەگە زیادە ڕۆی تیا بکەی لایانی خراپی زۆر ینی دروست دەکە بەس هەموو شتێ ئەگەر بە حەدی خۆی بە پێی پرۆگرام بەکاری بینی و بیخۆی هیچ کێشەیەکی نابێت بە شێوازەشی تەندروست یاخود بەڕیازەیەشی تەندروست لایەنە باشەکانی چی دەبێت بۆ وەرزشکاری یان بڵێن بۆ هاوڵاتیەکەوە دیێت و دەزەکات بەم وەرزشە لایەنە باشەکانی ئەم وەرزشە ئەم لە جوانیە چی دەبێت بۆ سەحەتی ئینسانەکە لایەنە باشەکانی ئەم وەرزشە زۆرە لەیەکە لەو لایەنە باشانەی کە دوور دەبی لە هەموو نەخۆشیەک لەشێکی پتەوە دەبێت ینی لەشێکی زۆر ڕێک و جوان دەبێت ئیتر لایانی خراپی باوەڕ ناکەم هەبێ ئەگە زیادە ڕۆیی تیا بکەی معنی هەموو لایەنەکانی سێریکە هەموو لایانی باشە ینی هیچ لایەنێکی خراپی تیا نبینم ڕێنمایی تۆ بۆ ئەو کەسانێکەوە دێن سەرتا دەست دەکەن بەم وەرزشە چییە و چیان پێ دەڵێ کە دێنە نێو دنیای لەرجوانی وەرزشی لەرجوانیەوە من ڕێنمایەکی بچووکیان دەکەم کە ینی بەخسەی مدەڕیبەکەیان بکەن لەژێر چاودێری مدەڕیبەکەیان لاەن دەنە هەیە لەسەر پرۆگرامی ئینتەرنێت و یان پرۆگرامی دەرەوە دەڕواکە لای کۆمەڵی پارە بە بەرنامە پرۆگرام دەدا کە مدەڕیبەکە ئاگای لێنیە ڕۆژانە چۆن تەمرینەکە دەکات چۆن یاریەکە دەکات ئیتر ڕێنمایی ئەویان دەکەم لەسەر دەستی ئەو مدەڕیبە بڕۆن کە لە هۆڵەکە یاری لا دەکەن ئەوکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیارەکان دەکەمەوە چۆن ئیتیمامی زۆر بۆ منە یاریەکی بەرچاو دووگۆڵی یان تۆپانەیە ئەدەن ئەوەژی ئیتیمامێکی بەرچاو بە یاری لەرجوانی بدەن بۆ تا قسەی تۆ چی دەبێت بۆ وەرزشکاران بۆ کەسانی کە خولیای ئەمرشیان هەیە من کۆتا قسەی من ئەوەیە داوا لە هەموو وەرزشکار و هەموو هاوڵاتیەک دەکەم کە بێتە هۆڵەکان و لەشێکی پتەوە تەندروست بۆ خۆی دروستکە بۆی دوور بێ لە هەموو جۆرە نەخۆشیەک و لە هەموو کێشەیەکی تەندروستیەوە بەڵێ زۆر سپاس بەڕێز سەیوان کەیوان کە یاریزانێکی لەرجوانیە بڵێ بینەران ئەمەیکەوە گوێبیستی بوون سەبارەت بە یاری لەرجوانی بوو لە شاری کۆیەوە یەکێک لەو گەنجانێکەوە لە ماوەی ڕابردووە کە بەشداری چەندین پاڵەوانەتی کردووە لە سەراستی هەرێمی کوردستان و پلەی دووەمی بەدەستێناوە توانیوێتی نازناوێکی باش بۆ شارەکەی دەستەبەر بکات بەڵێ گەرەوە شتێکتە نەماوێ من دەگەڕێمەوە لایەوە بەڵێ سپاس بۆ پامنێرمان کاروان کە زانیاریەکان یانێ دەربارەی ئاستی یاریزانەکانی هەرێمی کوردستان و بەشداریکردنیان لە یاریە نێودەوڵەتیەکان بەڵێ زانم لە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆماندا تەوریەکەمان سەرتامان وەک بینیتان باسمان کرد لە نەخۆشیە ڤایرۆسیەکان و هۆکارەکانی بڵاوبوونەوەیان و نیشانەکانیان چۆنێکی چارەسەرکردنیان و باسمان لە ڤایرۆسی کۆرۆنا کرد کە لە ئێستادا لە وڵاتی چین بە هەزارەها خەڵک تووشی بوون بەداخەوە و ئێمە
ئێمە ئەمڕۆ قسەمان کرد لەبارەی چۆنەتی خۆپاراستن لەم ڤایرۆسەوە چی بکەین بۆ ئەوەی تووشی ئەم نەخۆشیانە نەبین و لایانی پەیوەندیدار چی بکات و لەمان کاتیشدا تا چەند پێویستە هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە ئەو گەشتیارانە یەنە ناو هەرێمی کوردستان هەڵگری ئەم جۆرە ڤایرۆسە نەبن و ئەم نەخۆشیە نەگوێزنەوە بۆ هەرێمی کوردستان و وەکو دکتۆریش باسی لێوە کرد پێویست ناکا بیکەینە فۆبیایەک لەسەر ژیانی خۆمان و ترسێکی زۆرمان لێ هەبێت هەر ئەوەی بەرگری لە ژیانی خۆمان بکەین و توشبوو نەبین هەر ئەوە بەسەوە دواتریش باسمان لە مافی کرێکاران کرد لە هەرێمی کوردستانەوە تا چەند مافەکانیان بۆ دابین کراوەکو کاکچالاک باسی کرد لە ئێستادا ئەو مافانی بۆیان دابین کراوە لە ئاسی پێویستدانیە و لە هەوڵی زیاتردان بۆ بەدیهێنانی مافەکانی کرێکاران لە هەرێمی کوردستان و ئێمەش وەکو خاوەنکاران ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئیشمان بە کرێکارێک بوو چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین و بەڕێزەوە مامەڵیان لەگەڵا بکەین و ئەو حەقی کە ئەیانەوێت لە بارەی پارە لەبارەی ئەوەی کە ڕێزیان لێ بگرین کە چۆن مامەڵیان لەگەڵا بکەین و ئەو ئاقانیان بدەینێ بەڵا زانمەوە تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان بوو بۆ هیواین کە تا ئێستا بینەری بن و سوودتان لێوەربگرت بێت بەڵێ ئازیزانم تەواوی بەرگە بابەتەکانمان پێشکەشکردن تا سبەی نەبینە میواڵی ماڵەکانتان هەر شاد و سەرکەوتوو بن.